سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستم کاتتان باش هیوادارم کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت ئازیزان و خۆشەویستانی ئێمە بێگومان بۆ ئێوارەش بە یارمەتی هاوکارانم پرۆگرامێکی زۆر بەسوود و جوانم بۆ ئامادەکردن و پێشکەشتانێکن کە هیوادارم تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە بمێنەوە. ئازیزان و خۆشەویستانی ئێمە ئەمڕۆ میوانەکەم نووسەرێکە کە بە ماوەی ساڵانێکە ئەنووسێت و تاکو ئێستا خاوەنی 4 کتێبە بە ناوەکانی نەسیمی ڕۆح مرۆڤێک لە ڕێگادا دەرگایەک هەمیشە کراوەیە و سەرکەوتن ڕووی لە تۆیە. دیارە نووسینەکانی ئەم نووسەرە هەمیشە ئیلهام بەخشە بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا و کۆمەڵێ پەیامی جوان لە نووسینەکانی دایە و جگە لەوەش کە بە زمانێکی زۆر سادە و ساکار ئەم کتێبانەی نووسیوە. بە خۆشحاڵی و میوەنداری ئەم نووسەرەمان کردو ئەویش کاکشڤان ئەحمەدە. کاکشڤان بەخێر بێت. زۆر سپاس بە ئامادەبوونت. سپاس بۆ سپاس بۆ ڕەخسانیان دەرفەتە. زۆر سپاس و سەرەتا پیرۆزبای بڵاوبوونەوەی ئەو دوو کتێبە و لەکەم کە دوو کتێبەت کە تازێ و لەم ساڵدا بڵاو بۆتەوە. زۆر سپاس بە هیوای بەردامی و هەروان نووسینی جوانتر. کاکشڤان لە کێوە دەستی کردووە بە نووسین؟ دیارە سەرەتای نووسین کە ئێمە دەستمان کردووە بە نووسین ئەگەڕێتەوە بۆ ئەو ساڵانێک کە لە قۆناغی ناوەندی و سەرەتای خوێندکار بووین کاتێک کە داڕشتنمانە نووسیان ئەو پرسیارانەی کە دەهاتە بەردەستمان. یعنی کاتێک کە ئەو پرسیارانە هاتە بەردەست هەستە کرد زیاتر وشەی زیاتر بنووسی هەستە کرد زیاتر ڕاوبۆچوونی خۆت لەناو پرسیارەکانە جێ بکەیتەوە. لەو کاتەوە درکم کردووە سوپاس بەخوا کە بەهرەی نووسینم تایەوە ئەتوانم دەست بە نووسیم بکەم. ئەگەر سەرەتاکانی نووسین بگەڕێنمەوە ئەتوانم بیگەڕێنەوە بۆ ئەو کاتە و لەو کاتەوە دەستم پێ کردەوە. بەڵام بە دیاریکراوی لە ساڵی 2013 بۆ 2014 بە تەواوەتی دەستم کردە نووسین و بابەتەکانم لە شێوەی کتێب و ناردنی بۆ گۆڤارەکان بڵاو کراوەتەوە. یەکەم نووسینیشم پارچە نووسینێک بوو کە لە گۆڤاری بڕیارە لە بواری گەشەپێدانە دەرەچێت گۆڤاری بڕیار گۆڤارێکی ناسراوە. یەکەم بابەتم لێ بڵاو کردوێتەوە ئەوە سەرەتای دەستپێکی من بووەکەوەی کە بەرهەمەکانم بە خەڵک ئاشنا بکەم. دواتریش بڕیارەتدا کە نووسینەکانت لە چوارچەوەی کتێبە بڵاو بکەیتەوە و هەروە هەرێکە و ناونیشانێکی جوانی بۆ دابنێت و بڵاویان بکەیتەوە. پێش بێمە سەر کتێبەکان ئەمە ئەو پرسیارە بکەم کە زیاتر کاکشڤان دەربارەی چی ئەنووسێ؟ ئایا بابەتێکی دیاریکراوی هەڵبژاردە بۆەوەی کە دەربارەی بنووسە یاخود ئەوە بەپێی بۆ نمونە سەردەم و بەپێی کات ئەمانە گۆڕانکاری بەسەراتە؟ وەڵاهی دیارە نووسین یەکێکە لە پێداویستەکانی مرۆڤ هەر لە کۆنەوە هەتاوەکو ئێستا یەکێک بووە لە هۆکارەکان بۆ پەیوەندیکردن لە نێوان تاکەکانە. ئەگەر تاکێک توانایەکی هەبوو بێت لە بوارێکە هەوڵی داوە لە ڕێگای نووسینەوە ئەو پەیامە هەیە بیگەێنێ. ڕەنگە زۆرجار دەرفەتیەوە نەبێتەوە لە ڕێی دەنگ و لە ڕێی کۆمەڵێک ئامرازی ترەوە پەیامەکانت بگەێنی، بەڵام دەی لە ڕێی نووسینەوە پەیامەکان تەگەێنی. ئێمە هەوڵمانداوە بەپێی دۆخ بەپێی ئەو زروفەی کە تاکەکانی ئێمەی تایە هەوڵدەین بابەتیان بۆ بخەینە ڕوو. ئیترەوە مەرج نییە هەر نووسین بێ و لە چوارچەوەی کتێبێکا بێ زۆرجار ئێستا لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەتوانی پەیامی خۆت بگەێنی. ئێمەش هەوڵمانداوە ڕنگدانەوەی واقعی کۆمەڵگاکە بین. ئاخۆ لەم کاتەیە چ پێویستە بۆ خەڵکی تاوەکو ئێمە لە ڕێی نووسینەوە بتوانین هاوکاریان بین. بۆ نمونە لەو کاتەوەی کە من دەستم کردووە بە ئامادەکردنیم کتێبانە ناوچەکەمان بە یعنی سیلسیلەیەک لە قەیران و ناخۆشیان ڕۆشتووە. ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای نووسینی یەکەم بەرهەم لە ساڵی 2013 بۆ 2014 سەرەتای دەستپێکی شەڕی داعش بووە. هەمومان نەزانین و کاتە چ بارودۆخێکی ناخۆش بووە. من هەوڵم داوە لە ڕێگەی ئەو کتێبانەوە وا لە خەڵکی بکەم باڕاستی تۆزێک لە ئۆقرەیی دەرونی و ئاسوودەی دەرونیان بۆ بگەڕێتەوە هاوکاریان بین لە تێپەڕاندنی دۆخە ناخۆشەکانە و هاوسەنگەر و هاوکاریان بێ بەڕاستی. بێگومان. کاکشڤانەمە پرسم باسی سوۆشیال میدیا باسی تەکنۆلۆژیات کرد بۆ نووسین و بۆ گەیاندنی پەیامەکان. ڕاستامە لەبەردەست هەموو مرۆڤەکە لەبەردەست هەموومانەیە و هەروە وەکو خۆشەوتر ئاسانترە ئەتوانێت زووتر پەیامەکە بگەێنێتی و زۆرترین بینەریشی هەبێت و کۆمەتی خۆشان ڕاستەخۆ لەسەر نووسینەکەیت و لەسەر بابەتەکەی تۆ بڵێن. بەڵام لە ئێستاکە تۆ بڕیارت دا و نووسینەکانی خۆت وەکو کتێب بڵاو بکەیتەوە پێت وایە کامیان کاریگەری هەیە یاخود بەتایبەت لە ڕووی چۆنەڵی خوێنەرەوە خوێنەری کام بۆ نمونە پشت بە سۆشیال میدیا بەس یاخودەوە تا وەکو کتێب بڵاو بکەیتەوە پەیامەکەی خۆت. دیارە بوونی سۆشیال میدیا بۆ نووسەران وەک پێگەیەک و وەسائلێکی گرنگ کارێکی زۆر باشە. بەڵام کتێب و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە هەرێکیان خاوەن کۆمەڵێک تایبەتمەندین. بۆ نمونە تۆ بابەتێکە نووسی خوێنەری خوێنێتەوە هەر ئەو چرکە ساعتەیە کە ڕەنگە لە یادەوەریا بمێنێتەوە
چونکە هۆکارێکی ئەو تۆ نییە تاوەکو بێت ئەو بابەتە خەزنکە یان بینوسێتەوە یان لە یادەوەریە بمێنێتەوە چونکە دوا بە دوای خوێندنەوەی بابەتەکەی تۆ ئەچێتە سەر خوێندنەوەی چەندین بابەتی دیکە. ئەمە واکە شێواویەکی دەرونی کۆمەڵە زانیاریێکی زۆر لە مێشکی ئەم تاکەیە ئەم خوێنەرە کۆ ببێتەوە کە ڕەنگە دوجار پێی هەزم نەکرێ. هەمووشمان سۆشیال میدیامان بەکارهێناوە، پێکە کۆمەڵاتیەکانمان بەکارهێناوە، ئەو چرکە ساتەی کە دێنە دەرەوە باشە سێرەکەی زۆرێک لەو شتانەی کە بینی ومانە لە یادەوەریمانە نامێنن یان بەهۆی زۆریانە یان بەهۆی تێکەڵیانەوە. تایبەتمەندیەکەی ئەوەیە کە بە خێرای ئەو زانیاری ئەو پەیامە ئەگاتە کەسی خوێنەر بەڵام لای نامێنێتەوە. بەڵام ئەمە لە کتێباوانیە. ئێمە چەندین دەستنووسی مێژووی چاخ کۆنەکانمان بۆ ماوەتەوە ئەی خوێنینەوە ئیسفادەی لێەکەین وەک سەرچاوەش بەکاری ئەهێنین باشە و هەم ئەو چێژەی کە لە کتێب خوێنەوەیە هەیە بەڕاستی لە تۆڕە کۆمەڵاتیەکانە نییە. سەمنەوە خودی خۆم چەندین کتێبی PDFم هەیە بەڵام ڕاوکە ڕەنگە دوان سیانێکیانم خوێند بێتەوە. زیاتر پەنابم بۆ کتێبەکە چونکە هەر خودی لە مسکردنی کتێبەکە بەڕاستی چێژێکت پێ بەخشێ کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو چێژت پێ نابەخشێ و چێژە دەست ناکرد بۆ زانیاریانەش دەست ناکرد. و خۆشتریشەکە بۆ نمونەیەکی لێتە پرسێ دەڵێ چەند کتێب خوێنێتەوە یاخود بابەتەکان چی کە تۆ لە سەریان نەخوێنیتەوە تۆ لە بەردەستە لە ماڵوەڵێ من فلان و فلان کتێبم هەیە کە لای خۆم هەڵم گرتووە بۆ یادگاری ئەمانم خوێنێتەوە ئەمەش خۆی لە خۆی بۆ خوێنەرەکە گرنگترا. جیاوازەیەکی کەشی هەیە ئەگەر وەک ئیزافەیەک باسی کەم جیاوازەکەی ئێمە زۆرێک لە نووسەرەکانمان هەیە ڕەنگە پێگەی کۆمەڵایەتی بەکار نەهێنێ ئەو توانایی کە هەیەی ئەو سەلیقەی کە هەیەی توانی لە ڕێی کتێبەکانیەوە بخوێنیتەوە. یان زۆر نووسری بیانی هەیە زۆر نووسری عەرەبی هەیە تۆ ڕەنگە پەیجەکەی لانەبێ یان نەتوانی دەستت پێی ڕناگا بەڵام لە ڕێگای کتێبەکانەوە تۆ توانی چاودێری بەرهەمەکانی بکەی بەرهەمەکانی بخوێنیتەوە. پێم وایە کتێب لە هیچ سەردەم و زمانێکە زانست هەرچەند پێشکەوێت تەکنۆلۆژیا هەرچەند پێشکەوێ هیچ کاتێک بای خۆی لە دەست نادا گرنگی خۆی هەیە بێڵان. لەم چ ڕۆژە ڕابردووە کە فستیڤالی کتێب بەڕێوە چوو لە شاری سلێمانی کتێبەکەی تۆش ینی بەشداری پێکردبوو لە فستیڤالە خراپە ڕوو لە بەردەم ئامادەبووانە. پێم خۆشانی ڕابۆچوونی تۆش بزانم لەسەر فستیڤالی خۆ تا چەند پێ دوایە کە خوێنەری ڕاستەقینە لە فستیڤالانە بوونی هەیە و هەروە ئەتوانن کتێب و بابەتی جۆرا و جۆریان دەست بکەوێت. ڕاستە وڵای پێشانگای نێودەوڵەتی کتێب من خۆم چەند ڕۆژێک سەردانم کرد بەڕاستی بۆنەیەکی زۆر جوان و زۆر ئارامی بەخش بەڕاستی ئەوانەی کە ڕێکیان خستووە بەڕاستی جێگای دەستخۆشین. دیارە ئەو پێشانگایە یەکێکە لە چالاکیە هەرە ناوازەکانی شاری سلێمانی و بە هیوام لە ساڵانی داهاتوشە بەردەوام بێ و ئەو پێشانگای نێودەوڵەتی هەولێریش کە هەبوو ئەوش دیسانەوە بکوێتەکە کە بەهۆیم قەیرانەوە وەستاوە. دیارە قەرەباڵەخی و جموجۆڵێکی زۆری تیابوو. ئیتر ئەمە چ بۆ خوێندنەوە بۆ کتێبکڕین هاتبێ یان گۆڕینی جێوێک و کەشێک بێ هەردووکی هەر گرنگە. لانی کەم ئەم تاکانە ئەگەر نەشخێنەوە ئێستا و ڕخنەیە هەیە لەن زۆرجار بۆ ڕسمگرتن ئەوە هاتون بۆ پێشانگا ینی ئەو پیاسەکردنەی لە بری ئەوەی لە ناو کافتریاکان و کۆڵانەکان و نازانم کۆمەڵک شوێنی کەبێک کە گونجاو نیە بۆ گەنجەکانمان بەڕاستی دێ لەوێ کاتەکەی بەسەر با ڕەنگە ڕەنگەک ناونیشانی کتێبێکی بەرچاوکە دەسی بخوا بخوێنێتەوە بێتە هۆی گۆڕانکاریکردن لە ژیانیان ڕەنگە چیرۆکێک دێڕێک وتێک بخوێنێتەوە گۆڕانکاری لەم گەنجەیە دروست بکە وای لێ بکە کە دەست بە خوێنەوە بکە. بۆیە من زۆر جار بە گەشتبینیەوە لێ ڕوانم خۆزگە نەک ساڵی جارێک لە ساڵێکە چەند جارێک ئەو پێشانگایانە هەبووە فرۆشی کتێبەکانی خۆت بەتایبەت بۆ کتێبەکانی خۆت تا چەند باش بوو. وەڵای سواز بەخوا کتێبەکانی ئێمە پێشوازی لێکرا و سواز بەخوا کتێبەکان ناسراون لە ناو خەڵکە ئەوەش بە هەوڵ و ماندووبوونی چەند بەڕێزێک کە هەوڵاندا ئەو کتێبان ناو خەڵکە بڵاو بێتەوە بە تایبەت کتێبی نەسیمی ڕۆح لە خانەی چاپ و پەخشی ڕێنماییەکێک بوو لە کتێبە پرفرۆشەکان. پێم وایە گەر هەڵە نەبم یەکەم کتێب و لەو ناوەندەیە کە زۆرترین فرۆشی هەبێ مەژدەی دەستخۆشیە و هەر پێشانگاش لە کتێبخانەکانی بەردەرکی سەرا لە شارەکانی تر هەولێر بە تایبەت لە هەولێرە بەڕاستی پێشوازەیەکی زۆر باشی لێکرا جێی دەستخۆشی لەم ساڵدام کتێبەت بڵێ لە ساڵی 2020 بڵاو کراوەتەوە. باشە و هەروەها نەسیمی ڕۆح لە بەرکی کتێبەکان نووسراوە کە کتێبێک بۆ ئاسوودەی ڕۆحە ماندووەکان. پێم خۆشە کاتە بینە سەر کتێبەکان لە نەسیمی ڕۆحە دەست پێ بکەین کەمێک بە کورتی باسی ناوەڕۆکەکەی و هەروەها باسی ناونیشانەکەیشیمان بۆ بکەیت. زۆر باشە. کتێبی نەسیمی ڕۆح ئەگەر لە ناوەکەیەوە دەستی پێ بکەم نەسیم بە مانای شنەبایەکی زۆر خۆش و دڵڕفێندێ ئەها تۆ زۆر جار گەرمایەکی زۆرت هەیە
شنەبایەک لەو هاوینەیە هەڵئەکا تۆ ماندووی بێزاری گەرمایەکی تااقەت پروکێن هەیە نەسیمێک شنەبایەکی زۆر خۆش بەرجەستت ئەکەوێت یعنی تۆزێک لەو ماندووی و ئەوە کەمەکاتەوە بەڕاستی ئێمەش وەک تاکی کورد بەڕاستی ماندوین بەدەست قەیرانەوە بەدەست نەخۆشیەوە بەدەست نەبوونیەوە بەدەست شەڕ و جەنگ و یعنی زۆر ماندوین بەڕاستی هەوڵم داوە ئەم کتێبە فعلا نەسیمێک بێ بۆ ئەو ڕۆحە ماندوانە ناوەکەی لەوە هاتووە دیارە ئەو بابەتانش کە باسمان کردووە دیسانەوە هەڵمانداوە نەسیم بن بەڕاستی و ئەو بابەتانش کە نووسراوە هەڵم داوە لە هەموو بوارەکانی ژیانە بێ هیچ بوارێک جێ نەهێڵین تەنانەت وتەی تایە بۆ مامۆستایان تەنانەت وتەی تایە بۆ وتاربێژەکان بۆ بانخوازەکان بۆ ئەندازیان توێژێک هەوڵمانداوە ئەگەر بە وشەیەکیش بێ بە دێڕێکیش بێ جێ بکەینەوە بۆ چونکە خوێنەرەکانی ئێمە هەمە جۆرن بەڕێز وەک بێژەرێک کەسێکی تکە وەک ئەندازیارێک وەک مامۆستایەک ئەو کتێبەی خوێندەوە هەز بکا کە خۆی تایە پیشەکەی خۆی تایە بۆیە هەوڵمانداوە لە نەسیمە کۆکەرەوەی هەموو چین و تێژ و بیر و باوەڕەکانی مەڕاستی و هەوڵمانیشداوە بابەتەکان سادە و ڕوون بن بەڕاستی زۆر جەخت لەوە ئەەکەیتوانانی لە نووسینی کتێبەکانی شتاکاکشمان کە بە زمانێکی زۆر سادە وشەکان داڕژیتەوە کە هەموو کەس لی تێبگات ڕاستە دیارە ئەو کتێبە تا چەند کاریگەری هەیە ینی لەسەر خوێنەر بۆەوەی بۆنمونە خوێنە کتێبێک هەڵبژێرێ کە ینی لە هەموو وشەکانی تێبگات وەڵاهی ئەوەکەوێتە سەر خوێنەر ئایا ئەم نووسەرم کتێبەی نووسیوە بۆ کێی نووسیوە سێمە زۆر کتێبیمان هەیە بواری فکریایە هزریە فەلسەفیە بۆ کەسێکی نوخبە ئەتوانێت لەم کتێبە تێبکە کەسێکی ئاسایی ئەسڵەن کە ناونیشانەکەی بینێ هەر نایخوێنێتەوە بەڵام ئامانجی من لە نووسینی کتێبی نەسیم ڕۆح بۆ خەڵکە کۆی گشتی خەڵک بۆیە ئەبێ من بێم بە زمانی ئەوان ئەو کتێبە بنووسم و سواز بۆخۆ هەر کەسێک ئەو کتێبا خوێنێتە نەسیمی ڕۆح خوێنێتە خۆی تیا بینێتەوە زۆر جارنامەی دەستخۆشیم بۆ دییان نامم بۆ دێ خەڵکی ڕاو بۆچوونی خۆی دەرەڵێ واستەکەم بۆ منە نووسیوە بەس قسە لەگەڵ منعاقی یعنی ئەمە لە کتێبەکەی ڕەنگی داوەتەوە و جێی خۆشحاڵیشە کە پەیامەکەم گەشتووە ئاماجی تۆش لە نووسینەکانتانی ئەوەی کە من لی تێگەشت بێتم ئەوەیە کە هیوایەک ومێدێک ببەخشیت بە پەتاکەکانی کۆمەڵگا بە تایبەت بە گەنجەکانمان ینی ئەوەی کە من لە هەر چوار کتێبەکە کە من بەشێکی کەمیم لێ خوێندەوە بەڵام یەکسەر بەفومەکەی یاخود ناوەڕۆکی کتێبەکە لە مەشک ماوەڕ بوو کە ئەم کتێبە باز لە چی ئەکات هەمووی ئەتوانم بڵام ئەشێتەوە سەر یەک ناوەڕۆکی کتێبەکان هەمووی بەخشینی هیوایە بەخشینی ئومێدا سەرڕای هەموو سەختیەکانی ژیان تۆ بێ لە ژیان بەردەوام بیت باز لە سەرکەوتنەکانی مرۆڤەکات وەڵاهی هەڵمانداوە ینی هەر تاکێک کە خوێندیەوە ڕاچەڵەکێ هەستێتەوە لەناو ئەو خەموو خەفەتەی کەتیایەتی ڕاچەڵەکینێک و تەکانێکی پێ بدەین بەڕاستی بۆ ئەوەی دوانەکەوێت لە ژیان چونکە کە ئێمە ناخۆشیێکمان بەسەرادێ باشە ناکرێت دەستەوەستان بین ڕژبین بین بەڵێ چونکە هیچ کاتێک ڕژبینی و خەموو خەفەت هیچی بۆ ئێمە نەکردو کوان ئەوانەی کە خەموو خەفەت و دایمەن ڕژبین و چیان بەچی کردو یعنی من هەمیشەم قسەیەکە مەڵێم میلەت ئێمە بە خەفەت خواردن و نیگەرانی بۆ ئێستا بێت لە پێش هەموو وڵاتەکانەوە وایە ئەگەر خەموو خەفەت سوودێکی هەبووایە شکۆنە خەموو خەفەت و نیگەرانی مەڕاستی جا خەموو خەفەت و نیگەرانی هەروە بابەتێکی سادە نییە خۆزگە لە کاتێکی تا دەرفەتە بۆیە باسمام کردایە لە پەنجەی پێیەکانت تا تاڵەقژەکانی سەر زیانی هەیە هەرچی نەخۆشی هەیە برینی گەدەیە نەخۆشیەکانی دڵە شێر پەنجەی نازام کۆمەڵێک نەخۆشی زۆرەیە هەمووی سەرچاوەکەی نیگەرانی سەردانی دکتۆری ژەکەڵ خەموو خەفەت بەخۆستڵم داوە ینی لە کتێبەکانە وا لە خوێنەر بکەم ئینشەڵا پێویستی بە دکتۆر نەبێ ئاسوودە و مرتاح بێ کە ئاسوودە مرتاحیش بووی زۆر جار نەخۆشیەکان لە کۆڵە بێتەوە نەخۆشیە جەستەیەەکە بێگومان وایە ئەم کتێبەش مرۆڤێک لە ڕێگاتە ئەمەش بە هەماشەوە باز لە ژیانی مرۆڤەکات باز لە هەنگاوەکانی ژیانکردنەکات کە چۆن ژیانێکی تەندروست بژی پێم خۆشە کە مێزانیاری مەم دێتێت لەسەر ناوەڕۆکی ئەم کتێبەش دیارە مرۆڤێک لە ڕێگایە وەگوتم لە ساڵی 2013-2014 نووسیومە لە ساڵی 2017 بەدەست خۆشیەوە چاپ و پەخشی نارین یەکەم بەرهەمی وەیەمە چاپ کردو لێرەوە سوپاسیان ئاڕاستاکەم بەڕاستی شکە دەستی گەنجێکیان گرت کە لە سەرەتایە بوو دەستمان بە نووسین کرد یەکەم بەرهەمیش زۆر قورسە بۆ ئەو چاپخانانە چاپیکەن چکەم نووسەرە کەس نایناسێ کتێبەکە ڕەواجی نابێت ترسیەوە هەیە بۆیە زۆر بە زەحمەت بەرهەمی یەکەم چاپەوە یەکەم بەرهەمی تۆیە بەڵێ مرۆڤێک لە ڕێگادا بەڵێ یەکەم بەرهەمە پێکاتووە لە 6 بابەت ئەم 6 بابەتە هەوڵەدا باسی لە باز لەوکە کە تۆ چۆن ژیان بگوزارێنی بە شێوەیە کە
دوور بێت لەوەی کە تووشی ناومێتی و خەموو خەفەتەوەبی وە ڕێگە ڕاستەکان بگریتە بەر و چۆن سوود لە ئەزمموی ئەوانی تر وەربگری. ئەو 6 بابەتە پێم وایە هەر شەشی پێویستە بۆ هەر تاکێکی کۆمەلگا لە هەر چین و توێژێکا بێ، چونکە زۆر جار مرۆڤ کە لە دڵەوە قساکە لە دڵەوە وشەکان دەرەبڕێوی خاتە چوارچێوەی کتێبێکەوە بێگومان کاریگەری دروستەکە. و ئەو 6 بابەتەی کە باس کراوە هەوڵی ئەوادا کوالێتی ژیانی تاکەکان باشتر بکە وە بکە تاک تموحی هەبێ لە ژیانە و ئامانجی هەبێ لە ژیانە و کەسێک نەبێ سەرگردانە لە ژیانە بسۆڕێتەوە بەڕاستی. دەسەکانە خۆش. دەرگایەک هەمیشە کراوەیە ئەمە کۆمەڵە چیرۆکێکە کە لەم کتێبەدا کۆت کردوێتەوە. بێگومان چیرۆکیش وەکو هەر بابەتێکی کە کاریگەری هەیە لەسەر مرۆڤ لەسەر ژیانی مرۆڤ. پێم خۆشە زانیاریمان بێتێ لەسەر ئەو کۆمەڵە چیرۆکێک کە لەناو ئەم کتێبە بڵاو کراوەتەوە. زۆر باش. دەرگایەک هەمیشە کراوەیە ئەگەر لە ناوەکەی و دەستی پێ بکەم هەر تاکێک کە دۆشتا مێنێ و دەستبەرداری ژیانە بێ کاتێک کتێبێک کە بینێ لە دەرگایەک هەمیشە کراوە یعنی ئومێدێک هەیە، یعنی شتێک هەیە کە ئەتوانێت لەم قەیران و لەم ناخۆشیە ڕزگاری بکە. زۆرێک لە چیرۆکەکانی ناو ئەو کتێبە وا لە خوێنەر ئەکا کە بەڕاستی لە بێئومێدی ڕزگاری بێ. چەند چیرۆکێکی پوخت کورد کە بە خوێنەوەی بێزار نابی ئامانجەکانی تیا ڕوونە، ئەو پندووە مژگاریانی کە تایەتی ڕوونە بۆ خوێنەر بۆی بخوێنێتەوە. ڕاستی مخۆم کە ئەو کتێبم ئامادە کرد زۆر بە گرنگیەوە تەماشام نەکرد، وام هەز نە کتێبێکی ئەوەندە گرنگ بۆ چونکە لە کتێبخانەی کوردیا کتێبمان زۆرە لە چیرۆکی تایە، یعنی کۆمەڵە چیرۆکمان زۆر زۆرە. ئەگەر سەرێکی کتێبخانەکان بکەی بڵێ کتێبێکی بەرەکە چیرۆک بێ چەند ناونیشانت پێدا. بەڵام من هەوڵم داوە کۆمەڵێک چیرۆکی واقعی لەناو ئەم کتێبەیە جێ بکەمەوە. مەمەسەوەی کاڵی واقعی ینی ئەو شتانە خەیاڵی نەبێ، خەیاڵی نییە بۆ فانتازی و خەیاڵی و شتێک بێت کە مرۆڤەسکە کە لە واقعیدا ئەم شتە بوونی نییە. چیرۆکێک بێت بەڕاستی یعنی کاتێک کەی خوێن تۆ هەستکە هاوشێوەی لەگەڵ چیرۆکەکانی تۆیە. چونکە زۆر جار کە نووسەر دانیشێ یان چیرۆک نووسەکان دانیشن چیرۆکێک ئەنووسنەوە بە خەیاڵی خۆی ئەینووسێ، ڕەنگە زادەی کۆمەلگاکەی نەبێ، زادەی کێشە و ئاریشەکانی کۆمەلگا نەبێ. بەڵام ئێمە هەڵمان داوە وایە بەرجەستەکەینە چیرۆکانە کە چیرۆکێکی فعلەن واقعی بێ وا چیرۆکێک بێ کە هەر کە خوێنتەوە یەکسەر لە ماناکانی تێبکەیت. هیچ ئەڵۆزیێکی کۆمەڵە چیرۆکە کاکشوان یاخود تەمەند دیاری کراوە؟ پێم وایە بۆ هەموو تەمەنێک گونجاوە، بۆ ئەو تەمەنیانی خەڵکی عام ئەتوانێت بیخوێنێتەوە ئیسفادەی لێ بکە، چ منداڵ بێ یان گەنج بێ یان پیر بێ هەر تەمەنێک بێ ئیسفادەی لێ بکە. و هەموو تەمەنەکانیش سواز بخوا خوێندویانەتەوە ڕاو بۆشیان لە سەبارەت بەو کتێبە ئەرێنی. بەتە ئاویش پێشوازێکی باشی لێکرا. بەڵێ زۆر باش. لە دوای نەسیمە پێم وایە کتێبە لە هەموو لەوە کاینکە باشتر پێشوازی لێکرا. زۆر باشە. ئەمەش کە هەر لەم ساڵدا بڵاوکراوەوە سەرکەوتن ڕووی لە تۆیە، ئەمەش بێگومان هەر بە هەمان شێوە ناونیشانێکی سەرنجڕاکێشاکو هەر سێ کتێبەکەیکە. ناوڕۆکی ئەم کتێبە باس دەچێکە. دیسانەوە ئەگەر پێم باشە لە ناوەکەی و دەست پێکەم سەرکەوتن ڕووی لە تۆیە بۆم کتێبە نووسراوە. سەرکەوتن ڕووی لە تۆیە مرۆڤ کاتێک کە دروست کراوە هەموو تایبەتمەندیەکان و کەرەستەکانی سەرکەوتنی تایە. تۆ بڕۆ زانیاری لەسەر مێشک وەرگرە بزانە چەند بە گرنگیەوە باز لە توانەکانی مێشک کراوە، چەندێک بە توانای مێشک، ینی ئەو ڕقم و ئامارانی کە لەسەر مێشکەیە زۆر زۆر سرنجڕاکێشە. هەندێک جارە چێتە چوارچێوەیە کە خەیاڵی باشە، ئەمە وەکو مێشک وەرە شریتی بۆ ماوەی DNA کە لە لەشی مرۆڤایە کە بەرپرسە لە گواستنەوەی سیفاتە بۆ ماوەیەکان، وەرە بزانە چەند بە سرنجڕاکێشی و ئەوە دروست کراوە. تاکێک دێت ئەڵێ من ناتوانم سەرکەوتن بەدەست بێنم، یان ئەم شانەی کە لەناو کتێبەیان نووسراوم بابەتانە من بابەتی خەیاڵ پڵاوین ئەمانە بابەتێکن لە ئەرزی واقع ئەم هەنگاوانە جێبەجێ ناکرێت. من پێی ئەڵێم تۆ هەموو تواناکانت کە سەرکەوتنی تیا بەدەستبێنی بۆ تۆ لە تۆیا هەیە، بەڵام چۆن کەشفیەکەی چۆن ئاشکرایەکەی ئەوە کەوێتە سەر خۆت. من هەوڵمدا ئەو بنەمایانەی کە تۆ ئاڕاستاکەن بەرەو سەرکەوتن خوێنەر ئاڕاستاکە لەو کتێبە بە زمانێکی سادە بیخەمە ڕوو. یعنی ئەو ڕێگانی کە لە کتێبەیە باسکراون پێم خۆشە ئاماژەی پێ بدەم کە هەندێکی لە ژیانی خۆمان تەطبیقم کردووە، هەم لە زۆر ئیسفادەم لێ کردووە. یعنی شتێک نییە بە دەربێ لە واقع. خۆت تەجروبە هەیە، بەڵێ تەجروبەم لەگەڵ ڕێگاکانە هەیە، بێگومان بۆیە باسم کردووە. یعنی ئەگەر ڕێگایەکی تیا بێ خۆم ئیسفادەم لێ نەکرد بێ باسم نەکردووە.
و نەش هاتووم وەکو کتێبەکانی تر کە لە بواری سەرکەوتنیان نووسراون بە ئاڵۆزی بینووسم. خۆی ئەمە زۆر گرنگە کە نووسەر باز یاخود چیرۆکی ژیانی خۆی بگێڕێتەوە کە بۆ نمونە ئەو قۆناغانی کە پێات تێپەڕێت بە هەموو سەختی بە هەموو خۆشی و ناخۆشیەکانەوە هەتا گەشتە بۆ ڕۆژە هەتا ئامانجەکەی خۆی دۆزی بێتەوە هەموو ئەمانە باس بکە لە کتێبەکەیە بێگومان لە باشە کاریگەری زیاتر بێ لەسەر خوێنەر. بەڵێ وەک ئەزمموی خۆم یعنی وەک گەنجێک ئەوەی کە خۆم ئیسفادەم لێ کردو لەو ڕێگایانە لەناو کتێبەکەیە جێم کردوێتەوە و هەوڵم داوە لەگەڵ ئەوەشا دیسانەوە بە شێوەیەک بنووسرێ کە چێژ بەخش بێ بۆ نمونە لە بینی هەر بابەتێکە ئەمە کۆمەڵێک وتەی ناوداران یان کۆمەڵێک پەیامی پوختمان نووسیوە بۆی خوێنەر بێزار نەبێ و هەم بابەتەکان گرێ بدەین بە یەکەوە کاتێک تۆ بابەتێکە خوێنی تەواز لە کتێبەکە نەهێنی بێتە سەر بابەتێکی تەواوی کتێبەکە تەواوەکە و هەر چوار کتێبەکە تایبەتمەندییان هەیە کە ژمارەی لاپەڕەکانیان زۆر نییە. ڕاستە زۆر جا باسی واکرێ چۆن گەنجێک بەو تەمەنەوە توانیوێتی چوار کتێب بنووسێ ئێمە چوار کتێبی 400 پەڕێی و 500 پەڕەیمان نانووسیوە بە هەر چوار کتێبەکە وازام 660 لاپەڕێ شتێکی نووسیرەکانت چۆنەڵی ناڵێن کورد بەڵامی تر ئەها مانا ببەخشێ پەیامەکە بگەێنێ بەڵام پێویستیش ناکە زۆر درێژ بێت و ینی خوێنەر تووشی مەلەل کات. زۆر جار خوێنەر لە خوێنەوەی کتێبەکانە بەهۆی ئاڵۆزیەکەیەوە بەهۆی زۆری ژمارەی لاپەڕەکانیەوە وازی لێ هێنێ سێرەکی کتێبەکە زۆریش بەسوودە بەڵام ئەبێ ڕەشاوی خوێنەر بکرێ هەتاکو کۆتا پەڕەی نەخوێنیتەوە من دڵنیام کەیتر ینی پەیامەکە یاخود ئەو کاریگەری لەسەر تۆ دروست ناکات زۆر بە باشی لی تێناگەیت. پێما بێتم کتێبش بۆ هەموو تەمەنە گونجاوە کاکشوان بەتایبەت گەنجان بۆ خوێنکارانیش شکامە باز لە سەرکەوتن نەکا کە تۆ سەرکەوتن لە تەواوی ژیانە لە خوێندن لە هەموو قۆناغەکانی ژیانە ئەتوانە سوودی لێ ببنە خوێنکارانیش. ڕاستە فعلەن ئەوە بەتایبەت چینی گەنجان شکەم لەو کاتێک کە ئەو کتێبم نووسیوە بەڕاستی بۆ گەنجان نووسیمە و بۆ زانیاری بەڕێز شەو کتێبە لە کەرنتینایان نووسراوە ماوەی کە لە کەرنتینای بووین ستم بەڕاستی سوود باڵێ سود لەو دەرفەتە وەربگرم و کتێبێک ئامادەکەم بەڕاستی دەرفەتێکی زێڕیم بوو هەرچەند باردۆخە ناخۆش بەڵام هەوڵماندا دیسانەوە باردۆخە ناخۆشەکانیش بخوازینەوە بۆەوەی کە خوێنەران ئیسفادەمان لێ بکەن و بەرهەمەکانمان بەردەستیان کرد. سەر باشە دەسەکانە خۆش کاکشوان کێ سەپۆرت دەکات یا خۆت بە شێوەیەکی گشتی ئەگەر پرسیارەکە بکەم گەنجان یا نووسەرانی ئێوە کە بۆ نمونە ئەتانەبێت ئەزمونونەکانی خۆتان یاخۆت پەیامی خۆتان وەکو کتێب بڵاوکەنەوە ئەو سەپۆرت و ئەو پشگیری هەیە بۆ ئێوەکو گەنجان؟ ڕاستە وڵای ئەگەر باسی بەرهەمەکانی خۆم بکەم دیارە هیچ پاڵپشتیەک نەبووە لەلایەن هیچ دەستگایەکەوە هیچ ڕێکخراوێکەوە تەنهاوە نەبێت کە دۆستان و خوێنەرانی ئازیز بەڕاستی ئەوان خۆیان پاڵپشتێکی گەورەی ئێمن چکە کاتێک ئەم کتێبانە چاپەکرێ ئەگەر خوێنەر نەی خوێنێتەوە تۆ بۆ کێ نووسی تۆ پەیامانەی کە هەتە بۆ خوێنەرە ئەگەر ئەوان نەی خوێندنەوە ئەوان هانی تۆ نەدەن بۆ بەرهەمی زیاتر پەیامەکانیان بە تۆ نەگاتەوە وەک فیدباکێک بەڕاستی تۆ ناتوانانی بەردەوام بی تۆ کاتێک کتێبێک چاپەکەیم کتێبە لە کتێبخانەیە بمرێت تۆزی لەسەر بنیشێت تۆ بێزارەبی بەڕاستی یەکەم پاڵپشت و سەپۆرتی من بەڕاستی خوێنەرە و زائیدەن ئەو دەستگایانی کە کتێبەکانم بۆ چاپەکەن دیارە هەموو ئەو کتێبانە لەسەر ئەستۆی خۆیان چاپیەکەن دەستخۆشیم بۆیان هەیە کە هەرێکە لە خانەی چاپ و پەخشی ڕێنما و دەستگای نارین و ناوەندی ساران بە خۆشحاڵیەوە ئامادەیان دەربڕی و هاوکاریشیان کردم بە تایبەت کاکفایق کە خاوەنی دەستگای نارینە هانیدام لەوەی کە مرۆڤێک لە ڕێگای بخەم بازاڕ چکە پێشەوەی کە چاپ بکرێت پیشانی ئەومدا بەڕاستی زۆر هانیدام کە ئەو کتێبە چاپ بکرێت پێویستە بڵاو بکرێتەوە و هانیدام بەڕاستی دەستخۆشی لە یەکەم و سوپاسی یەکەم و پێم خۆشە لێرەوە سوپاسی بەڕێز مامۆستا بەرزان ئالانی بکەم کە بەڕێوبەری نووسین لە گۆڤاری بڕاکە ئێستا کۆچی دوای کردو بەداخەوە بەڕاستی زۆر هانیدام وە گەنجێک دەستی گرتم پێشەکی کتێبێکیشە پێشکەشی ڕۆحی باڵی کتێبی نەسیمی ڕۆح پێشکەشە بە ڕۆحی ئەو بەڕاستی زۆر هاوکاری کردم یعنی ئەو نەبووە بە ئاسانی دەستم ناگەشتە ئەم بەرهەمانە و ناگەشتمە ئەم شوێنەی ئێستا بەڕاستی زۆر سوپاسێک. کاکشوان نووسینیکە هەیە لە ڕێگا بۆ داهات و یاخۆ لە ئێستاە سەرقاڵی ئامادەکاری بۆ کتێبیکە؟ بەڵێ وەڵاهی دایمەن نووسەر ئەو فکرانەی کە هەیەی ئەو بیرۆکانەی کە هەیەی بە بەردەوامی لە نێوبوونەوەیان
پێم وانێ هیچ نووسەرێک بتوانێت دوای نووسینی چەند بەرهەمێک کۆڵ بدە و وازە نووسین بێنێ مەحاڵە. چونکە زۆر جار بیرمەندێک ئەڵێ ئەوەی لە مێشکی نووسەرە ئەگەر دەری نەوڕێت ڕەنگە مێشکی بتەقێنێ. ئێمەش بیرۆکەمان هەیە پشت بەخوای گەورە لە داهاتووە ئیشی لەسەرەکەین و هەوڵە دەین بابەتێک و بەرهەمێک بێت جیاواز لەم بەرهەمانە شتێکی نوێ بێ بۆ کتێبخانەی کوردی تاواکو چینەکانی تیژ بەسەر بکەینەوە و هەوڵ بدەین خزمەتیانکەین لە ڕێی نووسینەکانمانەوە. دەستەکانە خۆش کاکشڤانیان زۆر خۆشحاڵ بووم کام ئێوارە لەگەڵمانە بوویت بە هیوای سەرکەوتن و بەردەوامی نووسینی جوانتر بۆ بەڕێزت دووبارە زۆر سپاسمان دوومان کردی. ئەگەر شتێکمان بە لە کۆتایی وەڵاهی لە کۆتاییە پێم خۆشە کە خوێنەران بەرهەمەکان بخوێننەوە نەک لەبەرەوەی بەرهەمی منن نا لەبەرەوە نا بەڵکو لەبەر ئەوەی هانی گەنجە نووسەرەکانمان بدەین کە کتێبەکانیان لە بازاڕە سەدایەکی هەبێ بایەخێکی هەبێ و وا بکەین کە ئەو هەموو نووسەرە گرنگی کە بە نووسەر بێگانەکانی دەین بە کتێبە وەرگێڕاوەکانە دەین بە نووسەرەکانی خۆمانی بین تاوەکو زیاتر بەرەو پێر بچن و ناومێدیش نەبن لە نووسینەوە ڕاستی ئەو وەکو کۆتا پێیام بۆ خوێنەران و سەرجەم بینەران و زۆر سپاسی ئێوەکەم بۆ ڕخساندنیم دەرفەتە. دووبارە زۆر سپاس بۆ تۆ دەسەکانە خۆش بەڵێ بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم کە سووتان لە تەواوی پرۆگرامەکە بینی بێت هەتاکو سبەینی هاوکارانم با پرۆگرامێکی نوێ لەگەڵتان نابن ئێوارێکی خۆش بۆ گەشت لایەکتان خواتان لەگەڵ.